ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان شاد بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، خۆشحاڵین سەر لە نوێ لە ئاڵقەیەکی دیکەی بەرنامەی ژیان و خەباتی یارانەوە لەگەڵ ئێوەی ئازیز بە یەک شاد دەبینەوە. بەڕێزان، میوانی ئەم ئاڵقەی بەرنامەکەمان زۆر بەڕێز هاوڕێ فەرڕوخ معانی، کادر و ئەندامی لە مێژینە و پێشمەرگەی دێرینی کۆمەڵەیە. بەو هیوایی کە تا کۆتایی هاوڕێ و بینەرمان بن، فەرمون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. کاک فەڕۆژیان زۆر بەخێر بێیت، سپاس دەکەم لەوەی کە بەشداری بەرنامەکەمانت قبول کردو. وێرای ڕێز و سڵاو بۆ ئێوەی خۆشەویست، هەروەها بۆ بینەرانی ئەزیز منیش سپاسی ئێوە دەکەم کە منتان داوت کردگە بۆ ئەم بەرنامە. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. پێم خۆشە کاک فەڕۆخ سەرەتا کەمێک خۆی بە بینەران بناسێنێ. بێگومان بەڕێستان بۆ زۆرێک لە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ناسراون، بەڵام بە پێڕەواڵی بەرنامەکەمان بۆی کە بچینە ناو باسەکەمانەوە سەرەتا زۆر بە کورتی ئەگەر خۆت بە بینەران معرفی کە یاگەر قسەیەکە ڕۆ بینەران هەیە فەرموو. بەڵێ زۆر سپاس. ئەمن لە بنەماڵەیەکی متەوەسطی چاری لە شاری کرماشانە بە دنیا هاتووم. 6 خۆشکۆبرا بووین و بابم نظامی بوو و لەواقع تا سەردەمی کە من بە دنیا تێم زۆرتر لەم شارەوە ئەو شار بە مەهموریەت بابم دەچوو لەم شار و لەو شار بوو. بامیتر لە کاتی کە من بە دنیا دێم لەواقعیتر لە کرماشا کە زادگای هەمومان بووە، هەر بابمش کرماشانیە، لەوێ نێشتەجیە بین. با ئەوەش بپرسم ئەڵبەتە بۆی کە بینەران باشتر کاک فەڕۆخ بناسن. کاک فەڕۆخ ئێسالەتەن کورد نییە، بەڵام کوردی لە ئێمە باشتر فێر بووە، ئەگەرچی لەهجەی هەیە کەمێک، بەڵام بازی بە کەلیمات و بەکارهێنانی وشە و کەلیمەی زۆر بەجێگا و بە دیقەت لە جێگەی خۆدا یەکێکە لە توانایەکانی کاک فەڕۆخ کە من بەش بە حاڵی خۆم زۆر خۆشحاڵم و ئەو پێشینەم باس کرد کە بینەرانی ئازیز لەوە بگەن کە بۆچی کاک فەڕۆخ بە لەهجەیەکی تۆزێک جیاواز لە زاراوەی سۆرانی قسە دەکات. لە هەر سوورەتدا کاک فەڕۆژیان زۆر سپاست دەکەم، هەر بە زمانی کوردی من بە سۆرانی قسە لەگەڵ دەکەم، تۆ چۆن ڕاحەتی دەتوانی ئاوا لەگەڵ منە وەڵام بدەیتەوە، وەڵامی پرسیارەکان بدەیتەوە. دیارە ئەم بەرنامەیە خۆی ناوەرۆکەکەی ئەوەیە کە هەڵگری بیرەوەری ژیانی ئەو ڕفێقانەیە یا ئەو هاوڕێیانەیە کە دەبنە میوانی بەرنامەکە، لا دەکاتەوە ئاور دەداتەوە لە مێژوویەکی دوور و درێژی چەندەیەی ئەو ڕفێقانە کە مێژووی ژیانی ئاسایی و دەورانی هەڵسوڕانی سیاسی و سەردەمی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵەشە. بۆیە من پێم خۆشە سەرەتاکان بەڕێستان بەهۆی ئەوەی کە تەمەن اقتزا دەکات ئەگەر مقدارێک بگەڕێنەوە بۆ بەر لە ئینقلاب وە حاڵ و هەوای سەرەتاکانی ڕاپەڕینی 57 لێ بپرسم، لەو بابەتەوە یاداوەری تۆ چییە؟ حاڵ و هەوای ئەو کات چۆن پێناسە یا چۆن دەتوانی بیجێڕێەوە ڕوو بۆ بینەران باسی بکەیوە لەوێدا دەور و کاریگەری جریانێک بە نێوی جریانی چەپ لە هەموو تەیفەکانی، بەڵام وەکو بەرەیە وەکو هێزێک لە ناو سایری هێزەکاندا ناو کۆمەلگادا و لەو بەیستا ڕاپەڕینەدا چ دەورێکیان بوو؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە. ئەمن بە پێ سنم، من متەوەلیدی ساڵی 42 ئێرانم خۆرشیدی و لە سەردەمی قیامە لەواقع سن و ساڵێکی وام نەبوو، 15-16 ساڵم بوو، بەڵام بەهۆی ئەوەی کە لە خانوادەیەکی من بابم بنیامێکی مەذهبی بوو، نە مەذهبێکی تند، بەڵام بە هەر حاڵ بنیامێکی مەذهبی بوو، خۆی بە مسلمان دەزانی،
مزگەوت دەچووەوانە منیش بە پەیرۆی ئەو هەر لە منداڵی و سەر کارم لەگەڵ مزگەوت و قورئان و نوێژ خوێندن ئەو شتانە پیا کرد هەر لەبەر ئەوەیش کەوتمە ناو بیر و بیرۆکەی مەزهەبی ئەوانە تا بەر لە قیام زۆرتر لەو بوارە ناتانم بڵم کارێکی چڕۆپڕی تەشکیلاتی بەڵام ئیتر یەواشەواش لە ساڵانی 55 و 56 ئیتر مەسەڵەن لە بواری جەلەساتی مەزهەبی و جەلەساتی کە لەو سەردەمە ئەگیراوە ئەوانە بەشداری مەکرد بەڵام لە ساڵی 56 بەرەو ئەملا لەگەڵ بیرۆکەی مارکسیزم و سوسیالیزم و کۆمونیزم ئاشنا بوو ئیتر و هەروەها لەگەڵ تەیفێک لە ڕەفیقەکانی کە ئەو سەردەمە سنیان لە من زۆرتر بوو و چەپ بوون ئاشنا بووم و بە بۆنەی ئەو لەگەڵ چەپ و فکری مارکسیزم ئاشنا بووم کۆمونیست ئاشنا بووم و یەواش یەواش بەرەو ئەو مەسیرە چووم و ئەوەلین تەشکیلاتی کە من وەکو ڕەسمەن لەگەڵی کارم کردبێ وەکو تەشکیلاتی چریک فەدایی بوو و تا ساڵانی کە بە حزبی کۆمونیست لە واقع ئێمە پەیوەست بووین من چریک بووم کە ئاخرین بەسلا موقعیەتی تەشکیلاتیم لە ئارخا ئەرتەشە ڕاهیبەخشە خەڵقای ئێران بوو کە ئێمە 32 کەس بووین بە حزب کۆمونیست ئەو کاتە کە تەشکیل بوو پەیوەست بووین و ئیتر لەو کاتە من ڕەسمەن پێشمەرگەی کۆمەڵە بووبووم و تا ئیسەیش هەر ئەندام و کادری کۆمەڵم ئەلبەتە یەک پەرانتز بکەم من لە ساڵانی 59 تا دەوروبەری 60 من لە منتەقەی کامێران و سنەوە ئەوانە لە دەرەوە بووم پێشمەرگە بووم و لە لای کۆمەڵە بووم بەڵام دەلیلەکەی ئەوە بوو کە نەمتانی بوو پەیوەست بکەم بە تەشکیلاتی خۆمان لە جنوبی کوردستان بۆیە لە لای کۆمەڵە ماوەیەک لە ئەو کاتە هەر بە پێشمەرگایەتی لە لای کۆمەڵە بووم بەڵام چریک بووم وەکو میوان بڵین ئاوا لە لای کۆمەڵە بووم من بۆیە باسی جریانی چەپم کرد دیارە بێگومان تەمەنت لە تەمەنی 15 ساڵەجیدا ئەو تەمەنە نییە کە حتمما زۆر بە شێوەیەکی ڕێشەیی و ئامانجدار و وەک پێشینەیەکی قوڵ لەو بابەتەوە تێڕوانینت بوو بێت بەڵام مشاهداتی خۆت لە دەور و نەخشی هێزی چەپەکان بەگشتی لە ڕووداوی ڕاپەڕیندا چ بوو چ دەور و کاریگەریەکیان بوو یا لانیکەم ئەو شتانەی کە بیستوتن ئەو شتانەی کە لە دەوروبەرت دەبیسترا یا دواتر لە نتایجدا لە مسمان کرد دیتمان بۆچی ئەو ڕاپەڕینە بەو سەرنجامە منجەر بوو بۆ هێزە چەپەکان نیان توانی ڕۆڵی بەرچاوی تێدا بگێڕن هۆکارەکەی چ بوو؟ بەڵێ زۆر جوانە سوالەکە زۆر جوان و جێخۆیەتی من ئەوەی کە وەکو خۆم دیبیتم و بەرداشتی خۆم بێشتی دیکەیە ئەوەی کە وەکو متاالعات و بنیام لەو دوا بە هەرحاڵ متالەیە کردگە ئەوش مۆزوویەکی دیکەیە بەڵام ئەلێر عموم کرماشان و منتەقەی دەوروبەری کرماشا ئیسا ئەگەر تاریخیش بخوێنی ئەبینی کە لە منزەری چەپ منزەری سوسیالیست و سوسیالیستەکان و چەپەکان منتەقەیەکی واقعەن پرشور و مبارز بووە ئەفرادێکی یەکجار زۆر لە موقعیەت‌های سەرەوەی ئەحزاب و جومبش لە کرماشان و دەوروبەرەکەی سەریان هەڵداوەتەوە مبارزەیان کردگە هەر بە بۆنێژە کرماشایەکی لە شارهایەک بوو کە لە واقع چەپ بە تۆر واقعی قەوی بوو ئەلبەتە وش بڵم کە جناهی ڕاست وەکو جناهی حزبوڵاهی و سەر بە ڕژیم ئەوانیش کەم نەبوون بەڵام جملەیەک ئەگەر گەرەکمی باسی بکەم زۆرتر ئەو تەیفەی کرد لەگەڵ ئەوان بوون ئیسە ناویان نە ئەرازلەوە باش بەنەوەی وان بە تۆری واقعی ئەو تیپەی کرماشان بوون کە لەو دووە بەهاڵ لەو جێبهە خۆیانیان کۆ کردبووانە بەڵام چەپەکان چەپ بە تۆری وەسی نەخشی هەبوو ئەلبەتە دیارە ئەو سەردەمە بەحسی مەسەلەی ملی و کوردستان و ئەوانە
بەو شکلەی ئەمڕۆ لە کرماشان دەنگدانەوەی نەبوو، ڕنگدانەوەی نەبوو، زۆرتر باسی چەپ و سوسیالیستەکان بوون کە لەواقع لەسەر ئیدۆلۆژی و فکرەکەیان لە جۆنبشتی کوردستان دەفاعیانە کرد. بەڵام بەطور واقعی لە تەزاوڕاتکەی لە ئەو سەردەمە حداقل تا مەقتەیەکی معەنی ئەسەلان باسێک لە ئیسلام و بەقۆڵ معروف حکوومەتێکی دینی ئەوانە نەبوو. شتەکە زۆرتر لە دیدگای چەپ و لە ڕەوانگەی چەپ و مەترەح کرا و چەپەکان بوون کە دەرواقع سوکانی ئەو جۆنبش و ئەو ئێترازگەلیانە بەدەست بوو. زۆر ڕاستە. ئەگەر بپرسم هۆکاری ئەوەی کە دیارە لەو سەدەمەدا ئێستا بڵێن بەهێز گوستەردە بەربڵاو یا بەرچاو هەرچیەک ناوی بنین، هێزی چەپ هێزیشی هەستپێکراو بووە کەم و بیش لە ناو کۆمەلگادا حوزوری بووە لەوانە ڕێکخراوی چریکە فیداییەکان یەکێک لە بەهێزترین و بەربڵاوترین و خاوەن نفووسترین ڕێکخراوەکان بوو. هۆکاری چ بوو دوای ڕاپەڕین ئەو ڕێکخراوەیە ناتوانێت چ لە ئاستی ئێراندا، ئەڵبەتە دیارە لە ئاستی ئێران تەوجیهاتێک هەیە وەکو سەرکوت و زەخت و زۆر و دەسەڵاتی ڕژیم و هێژبوونی ڕژیم، بەڵام لە کوردستانیشدا ئەو ڕێکخراوەیە ئەو سازمانە نەیتوانی جێگە و پێگەیشی ئەو تۆی کۆمەڵایەتی بۆ خۆی پەیدا بکاوە بێتە هێزێکی جەماوەری. ئەوە دەتوانین بۆ تەوجیهەکەی ئیشارە بە زەعف هایەک بکرێت کە پەیڕەو کراوە لە سیاست و تاکتیکیاندا، یا ئەوەی کە هۆکاری دیکەی بوو؟ هۆکاری زۆری هەیە. من ئەگەر گەرەکوێ ئەم مۆزووە بدەینە بەرباس لێکۆڵێنەوە، واقعا ساعتهای گەرەک و لە جوانبی مختلف هاتانی باسی لێ بکەینەوەوانە. ئەوەی کە مەربوطەوێ بە باسی سەراسەریەکەی، خب من یەک جەنبەی باسەکەم جوانبی تۆریک و نەزەریەوانە ئەوانەی ئەتانێت لە مەسەڵەن جەلەساتی دیکە باسی لێ بکرێ. بەڵام یەک جەنبە لەلایەن لە دیدگای من و ئەساسیە ئەوەی کە چەپ عەلەل عوموم خۆیدا نەنابوو بۆ گرتنی قودرەتی سیاسی، هەر وەکو ئۆپۆزیسیۆن عەمەلیە کرد. هەرچۆن لە زمانی شا ئۆپۆزیسیۆن بوو و لە نەخشی ئۆپۆزیسیۆنە قەهرەمانەتیە کرد، مبارزەیە کرد، فەداکاریە کرد، لەو دوایش لە قیامی 57 هێشتا بەو زەرورەتە نەگەی بوو، یعنی هێشتا خۆی تەیار نەکرد بوو بۆ ئەوەی کە بچێ بوو گرتنی قودرەتی سیاسی. بەرنامەیەکی بۆ ئەوە نەبوو، پلانێکی بۆ ئەوە نەبوو. ئەوە لە جملێکە لە سەتی سەراسەری بازم تاکی دەکەم تەنیا ئەمە نییە، هۆکاری زۆر لەمە زۆرتر هەیە. بەڵام لە سەتی کوردستانە مۆزوعەکە فەرقیە کرد. لە کوردستانە ئێمە لەگەڵ جنبشێکی حەق ملی ڕوبڕوو بووین کە جیا لە بەسلا جنبشی حەق عەدالەت تەلەبی، جیا لە جنبشی اجتماعی و سکولاری کە موجود بوو لە حاڵی وجودی هەبوو لە کوردستانە، مەسەلەی ملیەکیش هەبوو کە بالاخره ساڵهای ساڵ جوابی پێ نەدرا بووەوانە. ئەوە بوو کە ئەو ئەحزابە، ئەو تەشکیلاتانەی کە لە سەتی سەراسەری وەکو تەشکیلاتهای چەپ ناسراون نەیانەتانی بۆ مۆزوعە نەیانتانی جوابێکی پڕ بەپێسی پێ بدەنەوەوانە و خۆیانیان لەو زەمینە لەواقع بە جۆرێک ئاچمەز کردبووەوانە. تەنیا وەکو نیروی چەپ کۆمەڵەست کە ئەتانێ بە ڕەچەکردنی سیاسەتهای دروست لەو جۆنبشە جێی خۆی بکەتەوە و ڕەهبەری بەشی لەو جۆنبشە بگرێتە عوهدە. ئەلبەتە دیسان لێرەیش مۆزوعاتی متعدد هەن کە بنیامەتانی قسەیان لەسەر بکە بە وردی بیدەتە بەر باسی لێکۆڵینەوە. بەڵام بە کولیەتی ئەتانم ئەوە بڵم لەوە زۆرتر لەم باسە و لەم کولیەتە واقعا ناگونجێ. ڕاستە. مەبەستم زیاتر ئەوە بوو کە کاتێک
چریکی فیدایی لە کوردستانیش بە لە ئاسیێرانجا شارەمان پێکرد جێگە و پێگەی هەیە و تشکیلاتیشی خاوەن نفوزە بەڵام لە مەقتەیەکدان ناتوانێت وەکو جریانیشی بە کۆمەڵە گەشە بکات جەماوەری بێتەوە و بتوانێت زۆر بە مەوقع و لە جێی خۆیدا جواب بە هەندێک زەرورەتی سەردەم بداتەوە بەڵام بۆ کۆمەڵە یان ئەگەر ئەو باسە بینە سەر کۆمەڵە و لەو مەقتەعەدا بەعکسی ئەوەی کە چریش فیدایی لە تەنەزول و پاشەکشەدا لەباری پێگەی جەماوەری و نفوزەوە بەڵام کۆمەڵەیە کە تازە بۆ یەکەم جار ناوی ئاشکرا دەبێەوە فعالیەتی ئاشکرای خۆی ڕادەگەیەنێت ئەگەر چی هاوکات هێزێکی خاوەن نفوز و بەهێزی وەکو حیزبی دموکرات و خاوەن پێشینە بوونی بوو و بۆ مەسلەی نەتەوایەتیش تەبیعەتەن ئەو نوێنەرایەتی کردو لەو سەردەمەداوە لە پێشتریشدا جیاوازی تاکتیکی کۆمەڵە یا شێوەی جوابدانەوەی کۆمەڵە بە هەم چ بە مەسلەی نەتەوەی و چ بە نیازەکانی دیکەی ناو کۆمەلگا چی بوو کۆمەڵە ئەو تاکتیکانە ئەو سیاسەتە ئەو بەرنامەی لەو سەردەمەدا پەیڕەوی کرد چی بوو کە کۆمەڵەی جیاواز کرد یانی توانی بەهێزی بکە بەرئەکسی ڕێکخراوێکی بەچیدا بەڵێ کۆمەڵە لە کوردستان هەروە کە بۆ خۆتان شارەتان پێکرد لە واقعی جوان بوو کادر ڕەهبەریەکەی جوان بوو تازە تشکیل درا بوو تازە منزورم بە هەرحاڵ چەند ساڵی بوو کە ئەو ڕەفیقانە بە تۆری مەخفی ارتباطیان بوو رابطەیان هەبووانە بەڵام وەکو تشکیلاتێکی ئەلەنی کە بێتە سەحنەی سیاسی و وەزایف بۆ ئەوەدە بگرێ جوان بوو بەڵام لە عینی حاڵە بە دلیلی ئەوەی کە تقریبا هەموو ئەو ڕەهبەری و کە بە ئەسڵا هەڵقەی دۆسی کە بە دەوری کۆمەڵە کۆبوون هەر هەموویان لەو جۆنبشە لەو جامعە هەر قڵاوبوون بە تۆرێکی تقریبا دقیق ئەیانتانی مۆزلات و مشکلاتی ئەو جامعە بە درستی جوابگو بن و تاکتیکا و سیاسەتایی کە ئەیانگرتە بەرەوانە منتەبق بوو بەسەر مسائل و مشکلاتی کە لەو سەردەمە لە جامعە موجود بوو ئەمە یەک دووەمەوەی کە لەمە مهمتر وجودی کادرها و ئەفرادێکی خوشناو لە سەتی جامعەی کوردستان هەر لە جنوب و تا شمال وجودی ئەمانە لەگەڵ کۆمەڵە ئەمە بۆ خۆی ئەمتیازێکی زۆر زۆر گەورە بوو بۆ ئەوەی کە زۆر سەریتانی جێ خۆی بکە لە نەو جامعە ئەمە دوو وە سۆمین مۆزوع ئەوە بوو لە دیدگای منەوە کە کۆمەڵە ڕەوانگایکی نۆی کردەوە لە نگایەکی تازە بە جنبشی ملی کرد لە پەنجەرەیەکی دیکە لەسەر مەنافعی هەژار و زەحمەتکەشی کوردستان تەماشای مەسئلەی ملی کرد و تەلاشی کرد کە ڕێگەحەلی بۆ بدۆزێتەوەوانە ئەگەر ئێوە مقایسەیەکەن لەگەڵ حیزبی دموکرات کە ساڵهای ساڵ بوو بەهەرحاڵ فعالیەتی کردبوو ڕابردوویەکی هەبوو ئەگەر لە قیاس لەگەڵ ئەو باسیکەین ئالەم زەمینە بوو کە جیاوازی هەبوو و تانی زۆر سەری لەنەو خەڵکا جێ خۆی بکەتەوەوانە زمان حاڵی خەڵکی هەژار و فەقیری جامعەی کوردستان بوو لە عینی حاڵ کە مەسئلەی ملیەکەیژی بەرنامی بوو مەسئلەی ملیەکەیژی هەبوو بەڵام زمان حاڵی ئەو هەژار و فەقیرە بوو لە واقع کۆمەڵە لە گۆشەی چەپی جامعەی کوردستان ڕاوەستا بوو و لەوی و تەماشای مەسائل و مۆزڵاتی کوردستان یەکرد بۆیە تانی ئەو ڕێگۆ پێگە بدۆزێتەوە لە کەمترین زمانی ممکندا زۆر ڕاستە هاوڕێ فەڕوخ ئەو پرسیاران دەکەم بۆی کە بینەران مخاتبین وەکو ئەزموونێک لەو ڕابردووە و ئەگەر لە داهاتوودا شرایطێکی ئەو تۆ دووبارە پێش بێتەوە و خەڵک لەو شرایطدا قەرار بگرێت چی بکرێت دروستە چۆن لەگەڵ شرایطی و ڕۆژ بەرە ڕوو بنەوە لەگەڵ ڕووداوەکان ڕووەڕوو بنەوە بیشتر ئەو پەیامە دەتوانێت مەبەست بێت بۆیە پێم خۆشە هەر لەو زەمینەیەدا و لەو سەردەمەدا باس لەوە بکەیکە دیارە بەر لە تەنانەت ئەلەنیبوونی کۆمەڵەش
جەمعیەتەکان لە شارەکان پێشهات بوو تەشکیل ببوون دروست ببوون و ئەو جەمعیەتانە ڕۆڵی سەرەکییان لە ئیدارە و بەڕێوەبردننی ئەگەرچی زۆر کوردماوەش بوو بەڵام کۆمەلگادا دەبینی و دواتر وەکو بینیمان زۆربەی ئەو کەسانەی کە پەیوەستی جەمعیەتەکان بوون لە جەمعەتەکاندا دەوریان دەگێڕا دواتر بە کۆمەڵە ملحق بوون چونە ناو کۆمەڵەوە کاریگەری ئەو جەمعیەتانە یا ئیدۆلۆژی ئەو جەمعیەتانە لە سەرتادا چیە بوون کە لە فکری تەشکیل و دروستدا بوو وە ئامانجدار ئاراستەی دەکردن بەڵێ جەمعیەتەکان واقعان نەخشێکی زۆر گەورەیان هەبوو ئەسان خۆ ئیدەی هەرەوکارە کە لەلایەن ڕەفیقگەلی بوون کە بە کۆمەڵە منتەسەبەکران بەهەرحاڵ کۆمەڵە بوون لەو دوا بە قۆڵی خۆدەیژی کە ئەکسەریان ملحق بوون بە کۆمەڵە و لەواقع کۆمەڵیان بۆ شکلی کە ئێمە ئەیناسین دروستیان کرد لەلایەن ئەوان بووەوانە ئیدەکە گرتی جەمعیەت لەواقع دلیلی ئەوەیژی کە خودی جەمعیەت لە جامعەی کوردستان زۆر بە دڵاوەڵگی و پێشوازی لێکرا و خەڵکەکە قبولیان بوو دلیلەکەی ئەوە بوو کە لەواقع لە خەلەیی کە پێشهات بوو خەلەی حکوومەتی مرکزی کە لە جامعەی کوردستانە پێشهات بوو ئەم جەمعیەت گەلە بەنەوەیەک حکوومەت بوون بەنەوەیەک دەولەت بوون بەنەوەیەک مشکلات و مەساڵی جامعەی ڕۆژمەڕەی جامعەی کوردستانیان حەلە کرد و بە شکلێکی دموکراتیک و بە شکلێکی کە لەواقع مەنافع عمومی خەڵکی تێدا بێ مەسئلەکیان حەلە کرد و مشکلاتی جامعەیان بەسلا بربەستەداوانە بۆیە خەڵکەکە زۆر ئێتمادی پێ بوو من لێرە نکتێک بێژم زۆر جار ئەبیسم کە گویا مەسەلی مبارزەی مەسەلحانە گویا ئەو شەڕەکە لە کوردستانە دروست بوو دروست نەبوو بریا نەدەکرا بریا ئەحزابی دەخیل لە جامعەی کوردستان دەستیان بوو چەک نەدەبردەوە ئەو قسانە زۆر جارە کردێتوانە جۆرێک وانمو دەکرد کە گویا مەسەلەن کۆمەڵە ئەم شەڕەی داسپانگە لەسەر جامعەی کوردستان لەوەجی کە بەتۆر واقعی وان نییە مردمی کوردستان یەک پارچە ناتانم بێژم 100% بەڵام بە یەقینەوەتانم بێژم لە سەرەوەی 95% جامعەی کوردستان بە تێکرا ئەو نیازەی دەرکرد ئەو جنبشەی ڕێخست و ئەو مقاومەتەی سازماندا وەک گەرەکی بوو مقابلە بکە لەگەڵ ڕژیمێکی نۆپا کە متەوەجی بوو دەرکی کرد بوو کە لە زمانی پاشایەتی خراپترە بێ شرایطێکی زۆر نالەبارتر بەسەر جامعەی کوردستان دەهەسپێنێتەوەوانە و ئەمە ویستێکی عمومی بوو جا تەبەلورەکەی لە ئێرادە و ئێرادەی کۆمەڵە خۆی نیشانەدا ئەو ئێرادەیە ڕاستەقینە کە تەحلیلی شرایطیان تحلیل کرد بوو و بۆ نەتیجە گەیشت بوون کە ئەشی بە جمهوری ئیسلامی نابوترێ و لە بەرامبەریە مقاومەت بکردێ زۆر ڕاستە کاک فەڕۆخ باسی ئەوەت کرد کە کۆمەڵە دەلیەکێک لە هۆکارەکان یا لە هۆکارەکانی گەشەکردنی ئەوە بوو کە سەر ڕایەوەکە مەسلەی میلی پێشتر جەریانێکی وەکو حیزبی دموکرات مدافعی بۆ کاری بۆ کردو بەڵام ئەو لە زاویەیەکی نوێترەوە بە سنەتایەکی نوێترەوە ڕوانیە ئەو مەوزوعەوە زۆر شتی دیکە وەکو مەسلەی ژن مەسلەی کرێکاران و زەحمەتکێشان و زۆر ماوەی کە شێوەی بەرخورد لەگەڵ مەسەب و ئەمانە لە بەرنامە و لە تەبلیغاتی کۆمەڵەدا دەبیندرا و هەستی پێدەکرا جیاواز لەوە لەو مەختە زەمانیەدا ینی لە دوای ڕاپەڕین و هەتا کاتی هێرشی یەکەم و دووهەمی هێزەکانی ڕژیمی بۆ سەر کوردستان و بە دوای ئەوەشدا ئەو تاکتیکانەی کە بە شێوەی تاکتیک بە شێوەی پراکتیک لە کۆمەڵە بیندرا و لە کاتی خۆیدا جوابدانەوە بوو بە زەرورەتێکی ئەو کات چی بوون ئەگەر وەک نمونە ئیشارەیان پێ بکەی کە توانیان زۆر تەئسیردا بنێن و بچنە مێژووەوە لەو سەردەمەدا کە کۆمەڵە لە ناو کۆمەلگادا ڕۆڵی جێڕاوە هەموو ئەو تاکتیکانە وەکو ڕاپەیمایی مەریوان وەکو
نەوروزی خوێنینی سنە وەکو خودی تشکیلی هەیئەتی مذاکرە لەگەڵ جمهوری ئیسلامی و شوراکان هەموو ئەمانە تاکتیکایەک بوون کە لە سەردەمی خۆیان ئەو ڕەفیقانە اتخاذیان نەکرد، ئەو سیاسەتانە اتخاذ دەکرد و لە واقع جوابێکی دروستیان بە شەرایەتی ئەو کاتەی جۆنبشە داوانە. بەڵام سەرەڕای هەموو ئەمانە یەک شتت تر هەیە کە کەمتر ئشارەی پێکردە لەوەی کە کۆمەڵی کرد بۆ کۆمەڵە جێ متمانەی خەڵکی کوردستان. بە نەزەر من ڕاستگویی کۆمەڵە بوو، بە نەزەر من ئەو سداقەت و ڕاستگویی کرد لەگەڵ خەڵکە هی بوو. هەر کارێکی کرد، ئەگەر مذاکرەیە کرد، ئەگەر تەسمیمێکی ئەگرت لەگەڵ خەڵک لە جەریانی دانا. من زۆر جار بیستووە بەداخەوە بۆ خۆم شخصەن سعادەتی ئەوم نبووە کە لەگەڵ کاک فواد بم، بەڵام زۆر جار بیستومە کە کاک فواد ئەمەی بەلاو زۆر زۆر مهم بووە کە ئێمە ئەشی گزارش بە خەڵک بدەین، نەزەری خەڵک بخوازین، هەر کارێک ئەکەین لە خەڵک لە جەریان دابنینەوەوانە. ئەمە زۆر مهمە، ئەمە شتێکە زۆر مهمە و لەو دووە ئەمە بوو بە پرەنسیبی کۆمەڵە کە لە مذاکرە لەگەڵ جمهوری ئیسلامی هەمیشە و دامن ئەوەی مەترەها کرد کە ئەگەر مذاکرەی قەرارە بکرگی ئەشی عەلەنی بێ و خەڵک لێ ئاگادار بن، ئێمە شتێک شاراوەمان نییە. ئەمانە زۆر مهمن، زاهران شتێکی ئاسایی و بوچک بنەزەرتن، بەڵام لە جنبشێکی وا عەزیمە ئەمانە جێ خۆیە، ئەمانە مهمن، ئەشی ئشارەی پێ بکرگێ ئەگەر بێت و ڕەفیق گەیلێک ئەو تاریخە بنووسن، ئەو تاریخە بدەنە بەر باسی لێکۆڵینەوە، بە نەزەر من ئەشی ئشارە بەمانە بکرگێ و ئەمانە تەجاروب بکەن کە لە داهاتوواتانێ یارمەتی دەری ئێمە بێ بۆ وەزایفێکی لە داهاتووە لەسەر شانمانە بێ. زۆر ڕاست. با بچینە سەردەمی پێشمەرگایەتیت، بەڕێستان پێشمەرگە بوون وەکو کەسی دیکە. ئەو خۆناغا ئەگەر ئاوا باس بکەین لە وەڵامی یەک پرسیاردا بتەوێت تەوزیح بدەی، ئەو ماوەی کە بۆ خۆت پێشمەرگە بووی چیت کردووە یا بەحاڵ چه ئەرچێکە لەسەر شام بووە، لەگەڵ ئەوەشدا تایبەتمەندیەکانی هێزی پێشمەرگە کە جیاوازی بوو لەگەڵ هێزی چەکداری دیکە، هێزی مسلحی دیکە چ بوو بەڕاست؟ زۆر زۆر باشە. وەڵا منت بردنەوە بیر و بیرروکەی ئەو دەورانە، ینی منت بردا ئەو دەورانە لەواقع. من بەر لە هەموو شتێکەوە بڵم هەمیشە ئەو وتووە بە افتخاریژەوە باسەکەم، ئەگەر چه دەورانی پێشمەرگاتی سەختیهایەکی خۆی هەبوو، بەڵام خۆشترین دەورانی ژیانی من بووە لە تەواوی بەسڵات تەمەنم داوانە. من هیچ شتێکم لێ نییە واقعان خاترێکی بێژی ناخۆش لەو دەورانم نییە. بەڵام باسەکەیەوە دوو مۆزووە، من پێ خۆشە بە دوو مەسەلە بە شکلی جیاواز ئشارەی پێ بکەم. ئەوەی کە خۆم چیم کردووە، من هەر لە کامیێران و تا سەردەشت پێشمەرگە بووگم و پێشمەرگاتیم کردگە ناوچە بە ناوچە لە خەرەبەداخەوە ڕژیم کە مەناتقی گرتووە و ئەوانە بە هەرحاڵ کۆمەڵە تاوجێ من لەبیرم بێ بە مقاومەت و بە شەر لە وەجەبی خاکی کوردستان بەسڵات دفاعی کردبوو و یەواش یەواش بەداخەوە بە بوونەی نائادلانە بووێنی هێزی پێشمەرگە لە مقابلی جمهوری ئیسلامیەوانە بە هەرحاڵ مەجبور بە پاشەکیشە بووبینەوەوانە. ئەمنیش لەگەڵ بووبم تاوجەیەکە لە بیرمە لە هەموو مەناتق بووم و لە موقعیت‌های مختلفە وەزیفەم لەسەر شان گرتووە و ئەنجامم داوانە. دوو مەسئلە هەیە لێرە، تایبەتمەندی پێشمەرگەی کۆمەڵە بۆ مۆزوویەکی دیکە کە خۆم پێم خۆشە ئشارەی پێ بکەم، ئەو تیژە بوو باسەکەم بە ئاجازی خۆت. تایبەتمەندی پێشمەرگە لە دیدگای منەوە ئەوە بوو کە پێشمەرگەی کۆمەڵە تەنیا یەک چەکدار نەبوو کە لە مقابل ڕژیمێکی دەرەندا خەریک و شەڕێک، تەنیا ئەوە نەبوو. پێشمەرگەی کۆمەڵە بە شەهادەتی تاریخ تەنیا ئەوە نەبوو. پێشمەرگەی کۆمەڵە ئینسانێکی مبارز، معتەقد
و دارای هەدەف و دارای فکر و بیر و بوچوون بوو. پێشمەرگەی کۆمەڵە ئەوەندەی کە لە مەیانی شەڕ حزوری هەبوو و شەڕیەکرد دە ئەوەندە لە مەیانی سیاسەت و ئاگاهکردن و بانبردنی سەتحی ئاگاهی و ڕشتە ئاگاهی خەڵک تێکۆشە. پێشمەرگەی کۆمەڵە وای لەگەڵ ئەو خەڵکە تێکەڵاو بوو کە موردی متمانە و ئێتمادی خەڵک بوون. من بەدەیان جار بە چاوی خۆم دیومە کە چۆن خەڵک هەست و نیست و هەموو شتێکی خۆی لە اختیاری پێشمەرگە داناوە. ئەمە ئەشی لە ئێتمادێکی قوڵ سەرچاوی گرت بێ، شتێکی ئاوا ئاسایی نییە. ئەمە بە توولی زەمان بە استقامەت و ئەنقلابیگەری و سداقەت و حرمەتی پێشمەرگەی کۆمەڵە ئەمە شکلی گرگەوانە، شتێکی سادە و ئاسایی نییە. پێشمەرگەی کۆمەڵە دارایی فکر بوو، دارایی عەقیدە بوو و تەلاشی ئەکرد لە هەر شوێنێکە، لە هەر دێهاتێکە، لە زمانێکی کە لەنەو شار بوو، بە تاق بە تەکتەکی پێشمەرگەی کۆمەڵ تەلاشیانە کرد کە ئەو خەڵکە بە حەقی خۆی شتیکە، بەهەرحاڵ تەلاش بکە حەقی خۆی پێ بێژە، بەسلا لەواقع ئاشنایان بکە بە حەق و بە حەقی خۆیان و زۆر بوارە یارمەتیدەری فکری و عەمەلی خەڵک بوو. ئەمە لەمە بەڵام من لە ئەرکی پێشمەرگە و پێشمەرگاتی لەواقع ڕاست دەوێت لە لای من و ئەو ئەرکە بوو کە ئەو خەڵکە لەسەرشانی گرت بوو. کاکەریم شوخی نییە، ئەتۆ ساڵهای ساڵ کوردستان تاتی محاسبەی اقتصادی بوو، خەڵک هیچکی نەبوو، بە بەدبەختی ئەچوو شتێکی بەدەست هێنا لە شارەکانە ئیکڕی و ئێهێناوەوانە، بەڵام بەدڵ ئاواڵگی و هەمووی بوو پێشمەرگە لە اختیاری پێشمەرگە دەدەنا. من بەدەیان جار دیومە خەڵک بۆ خۆی شتی نەبووە بیخوا، بەڵام باشترین شتی کە بەدەستی هێناوە دایناوە بوو پێشمەرگە. یعنی ئەمە ئەگەر ئەمە نەبووەتە، ئەم پشتیوانی عەزیمەی خەڵک نەبووەتە، یەقین بزان هەر لە ساڵی ئەوڵە پێشمەرگە مەجبور بوو وڵات بەجێ بێت و هاندەران بێت. من هەر لەم ڕابتە پێم خۆشە یەک بیرەوەریت بۆ بیگەڕمەوە. ئێمە لە منتەقەی مەهاباد بووین، تووشی شەڕ هاتین، پێما بێ قۆنقەڵاوە ئەوانە بوو، جوان لەبیرم نییە ناوی ئاوایەکانم زۆر بەداخەوە زۆر لەبیر نەماوە، بزانم قۆنقەڵاو و سنجاق و ئەوانە بوو. بەهەرحاڵ تووشی شەڕ هاتین و تا ئێوەرە مقاومەتمان کرد. هەر لە شەڕەکە کچێکی شاید مەسەن تەمەن 15-16 ساڵە بابوڵەی دروست کرده بوو، لەنەو ئەو شەڕە کە شەڕێکی یەکجار قورس بوو، خۆی سەنگەر بە سەنگەرە گەیاند، بابوڵەی ئەدا بە پێشمەرگە. ئێوارەکەیژی کە بەهەرحاڵ ئێمە مەجبورین ئاوایی بەجێ بێڵین و بچینە دەرەوە، بەڵام ئەمانزانی شەو ڕژیم لەوێ نامێنێ، شەو گەڕاینەوە چوین بوو ماڵان. تەبعەن ئینتزارمان ئەوە نەبوو کە شامێکی چێشتێکی گەرم و ئەوانەمان پێ بدەن، بەهەرحاڵ پێمان وا بوو هەر بە نان و ماسی ئەو شەو بەسەرە بین. من بەرهەسبی ئەتفاق چوومە ماڵێک، دیتم کفتەیان هەیە، جا کفتەی ئەو مەنتەقەی زۆر خۆشە هۆیش بڵم، وتم دایەکیان زۆریش پیر بوو ساحب ماڵەکە، وتم دایەکیان ئەوەت کەی دروست کرد، خۆ تویش خەڵکەکە لەگەڵ ئێمە هاتووە دەرەوەوانە. وتی نە ڕۆڵێکیان من نەهاتم، من لە ژێرخان خۆم شاردە و ئەوەم دروست کرد چوون ئەمزانی ئەوە شەوە گەڕنەوە. ئەمانە ئەم گەرەکمە بێژم ئەو خەڵکە ئەگەر زۆرتری لە پێشمەرگە نەکردبێ کەمتری نەکردبەوە. بێگومان وایە. دیارە باسکردن لە وردەکاریانە، لەو تایبەتمەندیانە، لەو مێژووە پڕ لە شانازی و پڕ لە ڕووداوە سەرنجڕاکێشانە زۆر هەڵدەگرێت. دیارە لە بەرنامەی چاوەدا بێگومان ناگونجێ. بۆیە ئێمە هەر وەکو ڕەواڵی بەرنامەکەی خۆناغ بە خۆناغ دەچینە پێشێ،
سەردەمی پێشمەرگایەتیمان باس کرد، بەڵام هەر لە دەورانی پێشمەرگایەتیدایە و لە موقعەیەکدا زۆر بەداخەوە من لەگەڵ ئەکسەری ئەو هاوڕێیانەی کە میوانی بەرنامەکە من قسە دەکەم باز دەکەن تاریخی تەرکی ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە یا بە مانایکی دیکە گواستنەوەی شوێنی ژیانیان بۆ وڵاتێکی دیکە ئەو کاتانێک دیار لە کوردستانی باشوور نیشتەجێن لە ئوردوگاکان نیشتەجێن، بەڵام هەر لەوێ بۆ شوێنێکی دیکە بۆ وڵاتێکی دیکە نەخلێمەکان دەکەن و ئەو سەردەمە ساڵی 1992ەکە کە تێیدا زۆرترین کۆچ کراوە، زۆرترین جێگۆڕچێ کراوە، هۆکاری ئەوەی کە ئاوا بە ڕێژەیەکی بەرچاو لە پێشمەرگەکان لەو سەردەمەدا کوردستان بەجێ دەڕن و ڕوودەکەنە هەندەران ڕوودەکەنە وڵاتەکانی دیکە چی بوو؟ بەڵێ ئەمە دروستە ئەو کاتە لە زۆرترین ئەگەر ناوی بنینە کۆچکردنەکە زۆرترینەکەی هەر لەو ساڵە بوو کە ئێوە شارتان پێکرد، بەڵام لەواقع لە ساڵی 1970 دەستی پێکرد بوو بە باسەکانی کە هاتە نەو تەشکیلات کۆمۆنیزم کارگەری و ئەو ڕەوانگای تازەیە لە کە ئەوان باسییانە کردەوەنە یەواش بارها هەر هاتۆ ئەو ناومیدیە لە جۆنبش دروست کرد. من گەرەکم نییە لێرە هەر جێگەی ئەوەیش نییە ئەو بۆ خۆی بەرنامێکی تایبەتی هەڵگرێ لەسەر ئەو وەقایع ئەو ساڵانە قسەکردن واقعاً قسەی زۆر هەڵگرێتەوەە، بەڵام پێم خۆشە ئشارە بە یەک مۆزوع بکەم. ئێمە ئەو کاتە کشەری ئێران و عێراق تەواو بوو مەقتەیەکی تقریبەن کۆتا ڕەهبەری کۆمەڵە کۆمیتە ڕەهبەری لەگەڵ کۆمیتە مەرکەزی حزب کە زۆرتری لە دەرەوەی وڵات بوو، منزورم ئەو کاتە منسوور حکومەتەوەوانە بڕێک ارتباطەکە پچراوەوانە، بەڵام شەر تەواو بوو مەشیە قەتنامەیەک کۆمەڵە قەتنامێکی بدابایە. قەتنامەیەک بوو وا بزانم ناوەکەیەوە بوو ئەگەر ئشتبانەکەم قەتنامە دەرمورد قەتنامەی پایانی جەنگی ئێران و عێراق وا بوو. ئەم دوو قەتنامە بارها کۆمەڵە دای لەو دوا حزب کۆمۆنیستیش کرد ارتباطەکە بەرقەرار بوو، ئەوانش قەتنامەیەکیان نووسی بوو کە هەم لە ڕواڵەت هەم لە محتەوا جیاوازی هەبوو، جیاوازەکەی یەکجار زۆر بوو و جیاوازەکەی لەوا بوو. ئێرە جێەوە نییە کە من باسەکە باسکەم و بە ئیسلاموردی لەسەری بڕم، بەڵام ئەتانم لە جملەیەکە بوتی بڵم دوو ڕەوانگا بوو، یەکی ڕەوانگای ئەو کەسانە بوو کە لەو جۆنبشە هەڵقڵا بوون، بە قۆڵی فارسوتنی بەسلااو کۆنەندەی ئەم کارە بوون، لەو جۆنبشە هاتبوون و ئەیانزانی کە ئەم جۆنبشە نە لەسەری شەڕی ئێران و عێراق بەڵکە ساڵە موجودیەتی هەیە لەسەر شەڕی ئێران و عێراق دروست نەکراوە کە بە تەواوبوونی ئەویش تەوا ببێ و بەقۆڵ معروف هەڵی پێچین و بین بۆ ئەوروپا، بۆیە ڕێگە هەلهایەکی پێشنهاد کرد بوو ئەمەلی واقعی پای لەسەر ئەرز بۆ ئەدامەکاری کۆمەڵە لەو شەرایطە دوای شەڕی ئێران و عێراق. بەڵام کۆمیتە مەرکەزی شتەکەی کاملەن بەرعەکس بوو، پێوا بوو شەر تەواو بووگە، ئیسا عێراق و ئێران و ئامریکا و هەموو وڵاتان بە ئیسلا مۆزلیان کۆمەڵەیە و بەرنامەیەنەوەیە کە کۆمەڵە کەلەپچەکراو هەمووی تاویلی جمهوری ئیسلامی بدەن. بەو ڕەوانگاوە ئەو قەتنامەی نووسی بوو کە ئیتر باسی هاتنە دەرەوە بوو، باسی ناردنی هەتا ئەوانەیە کە ناتەوانن بلازی جسمی بوو ئێران بوو کە خەڵک بچێ بۆ خۆی تاویل بدا، ئیتر زۆر شتێکی ئاوای لێبوو کە ئەگەر ڕۆژی ڕۆژگارێک لە ئێسا هەر لەم تەریقە لە بەرنامەیەکی دیکە وەخت هەوێ بنیامەتانێ بە وردی لەسەری بڕێتەوەدا و لە واقع پێ وا بوو تەواوە، یعنی زۆر بە نائومیدی و نیگەرانی چاوی لەو جۆنبشە کرد. لەو دووەش کلیان معلوم بوو کە وا نییە باشە، بەڵامی تر پاشەکێشیان لەو فکرە و لەو بووچوونە نەکرد، بەر ئەساسی ئەو باقی ڕێیەکەیان داڕژان، باقی فکرەکەیان سازماندا و ناهایەتەن بوو بەوەی کە هەموومان دیتمانەوەوانە.
30 ساڵ یا زیاتر لە 30 ساڵ لەو مێژوە تێپەڕ دەبێت لەو دوو ڕوانگەیە لەو دوو بۆچوونە نسبەت بەو ڕووداوەی ئەو کات. ئێستا دوای 30 ساڵ وەختێک باس چاو لە ئاکامی ئەو دوو بڕیارە یا ئەو دوو تەسمیمە دەکەین ئەو دوو بۆچوونە دەکەین، کامیان قابلی دیفاعترە و کامیان بەرحەقتر بووە پێی لەسەر ئەرزی واقع بووە زیاد؟ معلومە ئەوەی کمیتە ڕەحبەری ئەوەی کە هەڵقڵاوی خودی ڕەحبەری کۆمەڵە بوو، چون ئەوان واقعبینتر بوون، ئەوان بە نسبەتی شەرایطەکە بە هەر حاڵ تاریخیان دەزانی، تاریخی ئەو جۆنبەشیان دەزانی، بۆ خۆیان ڕەحبەرانی ئەو جۆنبەشە بوون و لەواقع تاریخیش سابتی کرد کە کۆمەڵە مایەوە. یعنی ئەوان بەر ئەساسی ئەو تەفەکوری ئەوان ئەو هجرەتە کرا و لەواقع ئەوان پێیان وابوو تەسەوریان ئەوە بوو کە تەواوە هەم حزب کۆمۆنیست و هەم کۆمەڵەوە ئیتر هەمووی تەواوە بووە. بزانم منسوور حکومەتە لە باسێکیاڵێ ئاخرین میخوای تابوت و کۆمەڵەمانیش کوتاوانشتی وە گویا مەترا کردگێ لە شوێنێکە. بە هەر حاڵ تەسەورەکە ئەوە بوو، بەڵام دیتمانەوە وانە بوو کۆمەڵە مایەوە قەیناکە وایە خۆ کۆمەڵە مشکلاتی زۆری بەسەر ڕێگا هاتووە، اتفاقاتی زۆر کەوتووە لەم 30 ساڵی ڕابردووە، بەڵام ئەمە جایگای دیکەی هەیە بە نەوەیەکی دیکەشی بەحسی لێ بکردێ و ئەگەر قرارە خەسەر ناسی بکەین بە ڕەوانگایەکی دیکەشی خەسەر ناسی بکردێ کە بە خۆشیەوە کۆمەڵە لە کۆنگری هێژدەیە و بەر لەوە دەستی کردگە بۆ کارە، یعنی بە ڕابردووی خۆی بە چاوێکی ڕخنەگرانە تەماشاکە و ئەمە جێ خۆشحاڵیە و هێوادارم کە لەمە دوایش بە یارمەتی تەیفی وەسی کۆمەڵە باوای بڵم کە زۆرێکی لە دەرەوەی کۆمەڵە لە حاڵ حازرا هەن بە یارمەتی ئەوان و بە یارمەتی کۆمەڵەوە هەمومان بتانین ڕێگەیەک بدۆزینەوە کە کۆمەڵە بەرینە ئەو ئاستە کە لە ساڵانی 56 و 57 بوو. ئەمن ئارزوو هێوام ئەوەیە و پێم وایە شدەنیە تەنیا بەو دەلیلە پێم وایە شدەنیە کە بە نسبەتی ڕابردوو ئێمە نەترسین، ڕاشکاوانە نەخت بکەین. ئەگەر اشتباهێکمان کردگە ئەگەر لە شوێنێکە پێمان وایە کە لە جیابوونەوەی لە مشکلی کە پێش هاتکە لەسەر ڕێگەی کۆمەڵە مقەسرین باسی بکەین، انتقاد بکەین و ئەم ڕەوشتە جوانەی انتقادکردن بکەینە دیسان ڕەوش و ڕێگەی خۆمان بە نسبەتی گوزەشتە. هیچ وەخت ئێمە لە انتقادکردن لە خۆمان زەرەرمان نەکردە، هەمیشە سوودمان بردووە. بێگومان وایە بەو هیوایە زۆر بەداخەوە کاتی بەرنامەکەمان خەریکە تەواو دەبێت، بۆیە من پرسیارێکی دیکەت ئاراستە ناکەم، تەنیا ئەگەر نوکتەیەک مابێت و پێویست بە ئاماژەکردن بێت دەزمان بەرزستانە و بیبیسین فەرمونون، دواتر بەیەکەوە ماڵاوی لە بینەران دەکەین. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەیە کە بوو من تاڕستخان بەداخەوە دیارە هەرەوە جوورەکەیژی کاتەکە زۆر کەمە نیام ناتانێت بە زۆر جوانبی کە لە فکری و لە زێنی هەیە بە هەرحاڵ مەترح بکردێ قسەی لەسەر بکردێتەوەە. هێوادارم کە لەم نەوە بەرنامەگەیلە زۆرتر ببێ و ئێوە بتانن لەگەڵ ڕەفیقگەلیک زۆرتر کە ئێستا لە هەڵ حەزرە لەوانەیە لە تەشکیلاتی کۆمەڵە مەسئولیەتیان لەسەر شان نەبێ لە دەرەوەی ئەم تەشکیلاتە هەبن ڕابتە بەقرار بکەن و ئەو مێژوویە هەر کەس گۆشەیەکی باس بکە و ئەمە لە واقع من ئاوایی بینم کە ئەمە انتقالدانەوەی تەجروبەی 43 ساڵ خەباتی ئێمەمانەندە بۆ نەسلی جەدید کە هێوادارم موردی مفید واقع بێ و ئەوانیش استفادی لێ بکەن. زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا و توێژێک بوو سەبارەت بە خۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ فەڕوخ مەعانی، کادر و ئەندامی لە مێژینە و پێشمەرگەی دێرینی کۆمەڵە. بەو هیوایی کە هەروەک بۆ خۆی باسی کرد جێگای سوود و سەرنجی ئەوەی خۆشەویست بوو بێت تا بێگەشتنەوەمان لە
بەرنمەیەکی دیکە و گوێگرتن بۆ بیرەوەریەکانی هاوڕێیەکی دیکە هەر شاد و سەربەرز بێ. L'amre piro da gidanade e me corre di ramade. L'amre piro da gidanade e me corre di ramade. Lo dia e cine bohajara, o danani como gayeta. Lo dia e cine bohajara, o danani como gayeta. Ragizadari la risha da teni, doi azadi gal manateni. Ragizadari la risha da teni, doi azadi gal manateni. Karabari chini kire kare.